ان شاء الله قشت سيلان مبارك انا السيد الابري كان القديم ان شاء الله سركوتو لشاق وتندوز باش دالي ترازي توزعت كوا والله الحمد لله. لشي امام خطيب ما مصطفى اشو كان قندي اشوكا بريئة اشوكا مديتيا بريئة قندي شخوشة بريئة كلماتي لو سردمي كوا خوشة زحمتا اگر القرآن لهم كاتشي زحمة بوا بران استاشتان زحمة تربوا أري بخوي چونکە بڕاستی اتجاهات ئەفکار گەلک زۆر پیا بووینە ئەو ڕاگەاندنانی ئێستاش بابنەوە سوۆسیال میدیا ینی پێشتر مەلا لە مزگەوتێ تاکە ڕاگەیاندن بوو ئەتو باسی خوا و پێغەمبەرت دەکرد باسی قورئان و حەدیث دەکرد ئێستا ماشەڵڵا ئەو موفتیگە لە زۆر بوونەوەی هەردەستی ئەوە بەکەفخۆ ئەو فتوای دەدا ئەوە جائیزە ئەوە جائیز نییە خۆی لە ڕووی شەرعی شۆ مەسەلەن هەندێک بابەتێ تەنانەت لە ناو سەحابەکانیش مثلا كابرا نابك كل باش تزاندمي لبرشويت بالضبط ئەتو ئەو ڕێ لە بۆ خەرچیدانێک کە خەرک سەری لێ نەشێوێت دیندارێکی خۆی بکە و عیبادەتەکە و چاکەکەی خۆی بکە مامۆستا قسەی خۆش لەسەر ئیزافی قسەکانی جەنابەت مامۆستایەکی برادرم گوتی ڕۆژ تۆپانم دەکرد تەبعاً تۆپانی وەرزشە وەرزش سونەتە وەنی مامۆستا عەبدولباست گوتی یەک ئەم دیت گوتی لوتما مامۆستا ئەنگۆ تۆپانی دەکەن کاکە لەشی منیش پێویستی بە ڕاضەیە زۆر جار دەڵێن مامۆستایانی ئاینی هەندێک کە دەبێ مەلا بابرین مەلا لەکەنەوە زیاتر هەرچەندە دەڵێ ئەوەی دەبتە مەلا بڕێک ئازادی لێ زەفت دەکرێت بۆ قورئان حتمما وایە زیاتر مجتەمەعەکە دەور دەبینی لە بۆ ئەوەی یعنی ئێستا ئۆرە بەجلشی مەلای جارێک بەناو کۆرانشی بازارێدا بڕۆ ئەلەو سەریوەرەوە خەریک دەن ئەرەوە مەلا خێرە دەبی وە چ مەسەلەیە لێرە بەڕۆ ئەگە بەجل کەشی احتیادی بدە جار بێ و بچی خەرکی سەو قسەی ناکە یعنی کۆمەلگایەکە بەری ئەو شتانی زۆر لە سەما ئیسبات کردی لەگەڵ هەندێش شەرت نییە ینی هەموو شتەکانی کات و کەنەیکەی یان کە بیکەی حرامە و گوناها مەسەلەن ئێستا لە بۆ نمونەی ئەخۆ پاسکل هاژشتن شتێکی سەحیە و تەندروستە و باشە و ینی حات هیچ زەرەرێکی نییە بەرەم وەرە بەجلشی مەلای پاسکیلی باشە خەڵک دەڵێسێ وایە ینی ئەو بابەتانەیە ئەمەی بەستا مامۆستا قسەک هەیە هەرچەندە ئەوە شەرعی نییە بزانم دەرێ لۆمەی خەرچی نازانم لە عەزابی قەبری زعما زۆ گوناحە نیسان نابی ئینسانە تۆ شتێک کە شەرعی چی تێدابی دەبی ئەوی بکەیت لامان کاتیشدا دەبی بڕەشلانی عورفیش ڕاچاو بکرێت چکە تو ناتانی عەقلێتی ئەو هەموو خەڵکەی بە یەک جاری بە یەک نوقتەی هەموو بگۆڕی کاکە مادەم ئەو خەرکەکە ئەوەی پێ عەیبە کاکە ئەمیش نایکەم